مۆساد زانیاری نوێ لەسەر چۆنیەتی کوژرانی ئیسماعیل هەنیا بڵاو دەکاتەوە. کەناڵ 12 ئیسرائیل لە راپۆرتێکدا وردەکاری کوژرانی هەنیەی ئاشکرا کرد و حەماسیش هەواڵەکە بە درۆ و چاواشەکاری ناودەبات. ئیسرائیل هەر لە سەرەتای هێرشەکەی 7 ئۆکتۆبەر بۆ سەر وڵاتەکەی بڕیاری کوشتنی ئیسماعیل هەنیا بەرپرسی مەکتەبی سیاسی پێشووی حەماسی دابوو. بۆ ئەم مەبەستەش تارانی وەک شوێنی کۆتایی پێهێنانی هەنیا دیاری کردبوو. لە تازەترین راپۆرتیدا کەناڵ 12 ئیسرائیل کە بەوتەی کەناڵەکە ڕەزامەندی دەستگای هەواڵگری وڵاتەکان وەرگرتووە، چۆنیەتی کوشتنی هەنیا ئاشکرا دەکات. کەناڵەکە دەڵێت لەو ماوەیەدا دووجار هەنیا لەلایەن مۆسادەوە خراوەتە ژێر چاودێریەوە. جارێک لە کاتی ناشتنی ئیبراهیمی ڕائیسی سەرۆک کۆماری پێشوو بەنیاز بوون چالاکیەکە ئەنجام بدەن، بەڵام بڕیارەکە گۆڕا چونکە پێیان وابوو لەو کاتەدا خەڵکێکی زۆری مەدەنی دەبێتە قوربانی. جاری دووهەمیش لە مەراسمی دەست بەکاربوونی مەسعود پزیشکیان وەک سەرۆک کۆماری نوێی ئێران بوو کە سەرەتا بەنیاز بوون پێش دەستپێکی مەراسیمەکە چالاکیەکە ئەنجام بدەن، بەڵام بەوتەی راپۆرتی کەناڵ 12 بیریان لەوە کردەوە کە ئەم ڕووداوە لەو کاتەدا دەبێتە ئابڕوچوونێکی گەورە بۆ کۆماری ئیسلامی، بۆیە بڕیاریاندا تا کۆتایی مەراسمی دەست بەکاربوونەکە چاوەڕێ بکەن، اینجا ئۆپراسیۆنەکە ئەنجام بدەن. هەر بەپێی زانیاری ناو راپۆرتەکە چاودێرەکان کاتژمێرێک بەر لە دەستپێکردنی مەراسیمەکە لە شوێنی مانەوەی هەنیە بوون و بۆمبەکەیان داناوە. بۆمبەکە لەو جۆرانە بووە کە لە دوورەوە کۆنتڕۆڵ دەکرێت و بە ڕیمۆت کۆنتڕۆڵ دەتەقێنرێتەوە. ئەوەی جێگای سەرنجا لەو هۆتێلەی کە هەنیەی لێماوەتەوە چاودێرەکان ئەو بۆمبەیان لە جێگای خەوتنەکەی و لای سەریەوە جێگر کردووە، چونکە زانیاری ئەوەیان هەبووە کە هەر جارێک هەنیە سەردانی تارانی کرد بێت لەو هۆتێلە ماوەتەوە. ئەمەش ئاسانکاریەکی زۆر بووە بۆ مۆساد تا بە ئاسانی بگەنە شوێنی مانەوەی سەرکردەکەی حەماس. بەپێی زانیاریەکانی مۆساد بۆمبەکە هێندە پێشکەوتوو بووە کە دەیتوانی تەنیا ئیسماعیل هەنیە لە ژوورەکەدا بکوژێت و هیچ زیانێک بەوانی کە لە ژوورەکانی دیکەدا بوون نەگەیەنێت. دوای ئەوەی ئامادەکاریەکانی ئۆپەراسیۆنەکە تەواو دەبن، هەنیە دەگەڕێتەوە هۆتێلەکەی، بەڵام بەر لەوەی بۆمبەکە بتەقێتەوە سیستەمی ساردکەرەوەی ژوورەکەی تێک دەچێت. بۆی هەنیە لە ژوورەکەی دێتە دەرەوە و نزیکەی کاتژمێرێکی دەوێت تا سیستەمەکە چاک دەکرێتەوە. بۆیە زۆری نەمابوو ئۆپەراسیۆنەکە شکست بهێنێت، چونکە ترس هەبوو بەهۆی ئەوەوە هەنیە ژوورەکەی بگۆڕێت و لە ژووری بۆمبەکەی تێدایە نەخەوێت. بەڵام دوای کاتژمێرێک سیستەمی ساردکەرەوەی ژوورەکەی هەنیە چاک دەکەنەوە و ئیسماعیل هەنیە دەگەڕێتەوە ژوورەکەی. دواتر لە دەوروبەری کاتژمێر 1:30 شەو بۆمبەکە لە ڕێگای ڕیمۆت کۆنتڕۆڵەوە دەتەقێنرێتەوە و ئیسماعیل هەنیە لە هەمان شوێن دەکوژرێت. دوای راپۆرتەکەی کەناڵ 12 ئیسرائیل ئەمڕۆ بزوتنەوەی حەماس ڕاگەیەنراوێکی بڵاو کردەوە و ڕایگەیاند سەرلەبەری راپۆرتەکەی کەناڵە ئیسرائیلیەکە چاواشەکاری و ناڕاستە. لە ڕاگەیەنراوەکەیدا حەماس ئاماژەی بەوە کردووە سەرلەبەری راپۆرتەکەی کەناڵ 12 ناڕاستە و چاواشەکاریە، چونکە دوای ڕووداوەکە لیژنەی هاوبەشی دەستگا ئەمنیەکان و دەستگای هەواڵگری ئێران ئەو کات پشڕاستی کردەوە کە هەنیا لە ڕێگای بۆمبێکی ئاراستەکراو بە کێشی 7 کیلۆنی و کوژراوە و ڕاستەوخۆ ژووری مانەوەی هەنیەی کردۆتە ئامانج، نەک بەو شێوەی کە کەناڵەکەی ئیسرائیل دەڵێت تیمی چاودێری لە ژێرسەری هەنیا بۆمبیان داناوە.